کارمەندانی تەندروستی لە فەرمانگەکانی ناوشاری سلێمانی گرتبوونەوەیەک ئەنجام دەدەن و هۆشداری دەدەنە حکومەت لاگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانان بایکۆتی دەوام ڕادەگەێنن. ئەو کارمەندانە دەڵێن پاخستنی سێکتەری تەندروستی مەترسیەکی گەورەیە و ژیانی دەیان نەخۆش دەکەوێتە مەترسیەوە، بۆیە حکومەت دەبێت هەر ئەگەرێکی لەم جۆرە لە ئاستۆ بگرێت. 4 ساڵە یعنی نازام خەڵکێک وتاف ئەکێشێ قسە ئەکا بە خۆشی بە ناخۆشی بە یعنی بە بەردگرتن بە ڕێپێوان توخوان ڕێپێوان کەن زەرێر مەگەێنن بەڵێ بەسەر چاو توخوان وا بکەن باشە هەچیەک ئەکەین هەر نانە سەر تەلەڤیزیۆن ئێمە لێرە و ڕێپێوانەکەین بڕۆ لە تەلەڤیزیۆن بخوێنە کاگنێچیرە نووسێ زۆر سپاسی کارمەندانەکەین یا ئەم شەو بینیم لە تایتڵێکە ئەوە بودجەی ڕوبعە بووچە دابەشەکرێ یعنی هیچ گوێی لە تۆ نیە ئینەما هیچ شتێک ڕووینەوە دیخوا ئەم زوڵمیان لێ قبوڵ نەکات داواکەین لە خوا لێیان قبوڵ نەکات ئێمە دەسەڵاتمان نییە بەڵام خوا دەسەڵاتی هەیە. کارمەندانی تەندروستی هاتوونەتە سەر شەقامەکان ئەگەر بێت و ئێمە لە سێکتەرەکانی تەندروستی مانگرتن یاخود بایکۆتکردن بکەین ئەوە ژیانی هاوڵاتیان دەکەوێتە خەتەریاتەوە بۆیە عوباڵی ئەکەوێتە ئەستوێ ئەوان هەر هاوڵاتیەک ژیانی بکەوێتە خەتەریاتەوە. حیزبەکەی باڵادەستە ملکەج ناکە لە ڕووی ئەوەی کە لەگەڵ حیزبەکانی کە دانیشێ دەبا هەمومان بە یەک دەنگ بینە سەر ئەوەی کە بڵێن ئیتر بەسە ئەم حیزبە با بوەستێت. فەرمانبەرانی تەندروستی یادداشتێکیان ئامادە کردووە و ڕادستی پارێزگاری سلێمانی بە وەکالەت دەکەن تا دووشەمەی داهاتووش چاوەڕوانی وەڵامی ئەنجومەنی وەزیران دەکەن لاگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان بایکۆتی سەرتاسەری لە شاری سلێمانی ڕادەگەیاندن. پارێزگاری سلێمانی ڕۆژی دووشەممە کاتژمێر 6 ئێوارە موعیدی بۆ داناوین لەگەڵیان دانیشین ئەوان لە وەکو دەسەڵاتی خۆجەی شاری سلێمانی بڕیاریان داوە ئەوان لە باتی ئێمە ناڕەزایی و داواکاریەکانی ئێمە بگەێنە ئەنجومەنی وەزیران و وەڵاممان بدەنەوە. پێشتر مامۆستایان و فەرمانبەران لە ڕێگەی یادداشتێکەوە کە ئاراستەی پارێزگاریان کرد چانسی خۆیان تاقی کردەوە بەڵام وەڵامەکە دڵی مامۆستایانی ڕازی نەکرد. ئێستاش فەرمانبەرانی تەندروستی لە ڕۆژی جیهانی دەستشۆریندا دووپاتی دەکەنەوە ئەگەر موچەکانیان پێ نەدرێت ئەوە دەست لە دەوامەکانیان دەشۆن. ڕێمی عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.